چکە شەرمە دوای 38 ساڵ کە سوکاری شەیدان داواکاری هەبێت. 38 ساڵ بەسەر کارەساتی کیمیابارانی هەڵەبجەیە تێپەڕێ. ئەمڕۆ کە سوکاری شەهیدان چه هەستێکیان هەیە؟ سەردا بە خێراتمتان ئەکەم سەری ڕێزدانەوێنم بۆ شەهیدانی تاوانی کیمیابارانی هەڵەبجە. ئەو 38 ساڵە لای ئێمە هەروەکو 38 دقە وایە. چکە نەک هەموو ساڵێک هەموو ڕۆژێک ئێمە و برینان لە دڵمانەوە لە جەستەمانە ئاکولێتەوە و دایم بەسۆی. ئەم ساڵ بەداخەوە کە بۆنی ئەم بارودۆخەوە یعنی من نیگەران بووم لەوەی کە یادی هەڵەبجە نەکرایەوە زۆریش، بەڵام لە لایەکیشەوە هەڵبەتە خێرێکی تایە ئەگەر خوا نەخواستە ڕووداوێکی نەخوازرا و ڕووی بدایە لە کاتی ئەم شەڕووینا ئەو خەڵکە لێرا کۆ بکرایەتەوە و قوربانێکی زۆری لێ بکەوتایەتەوە جارێکی کە مەرگە ساتێکی کە بوو خەڵکی هەڵەبجەی بەدبەخت. هەر ئێستش دەنگی فڕۆکە و ئەوانە ئێستا کەمێک لەمە پێش دەنگی فڕۆکە ئەهاو ئەم دەنگە چه هەستێک ئەدگەڕێنێتەوە بۆ کوێ؟ ئێستا وتم لەگەڵ برادەرەکانمانە لەوە سابین قسەمانە کردم من ڕاستە ڕۆژی ئەو تاوانە لە ناو هەڵەبجەیانە بووم، بەڵام باوەڕ بکە گەڕاندمیەوە بۆ ئەو ساتێکی کیمیابارانی هەڵەبجە کراوە. یعنی لە ناخی خۆما لە خەیاڵی خۆما کە دەنگی فڕۆکەکانم بیست ئەو ڕۆژم بیرکەوتەوە یەکسەر. زۆر بەلامەوە یعنی ناخۆش بوو، هەرچەندە لە دوێنێەوە زۆر بێتاقەتیەوەم کە ئەم یادە نەکرایەوە، بەڵام خۆ ئێمە کە سوکاری شەیدان ناتوانین لە ماڵیشەوە خۆمان ڕابگرین ئەگەر یادیش نەکرێتەوە هەریەینە سەر مەزاری شەیدان و یادێکی بچووک ئەکەینەوە. ئەم ساڵ یادەکە بە گەورەی نەکرایەوە، بەڵام کە سوکاری شەهیدان بخۆیان خۆڕسکانە یەنە ئێرە. ئەگەر باسی ئەوم بۆ بکەی چەند کەس لە خانەوادەکەی تۆ شەهید بوون؟ من لە ڕۆژی 16 سێە هاوسەرەکەم دایکی هاوسەرەکەم کە پوریشمە وە برایەکی کاکاتە پۆرزام و خوشکەزایەکی کە ئاسکەری فیلار بوو بەداخەوە لە سلێمانی لە تاو ڕژێمی بەعەز هەڵهاتبوو بۆ هەڵەبجە و لە ماڵی ئێمە خۆی حەشاردا بوو بەداخەوە ئەوی شەهید بوو و باوکم و دایکیشم هەردووکیان بەرکەوتەی کیمیاباران بوون. لە ساڵی 98 بەهۆی سەختی برینەکەیەوە باوکم شتەگەرێکی گەورەی بۆ کراو پاشەوە کۆچی دوایی کرد. پاش 20 ڕۆژ لە نەشتەگەرێکە کۆچی دوای کرد و دایکیشم لە 2016 بەهۆی لە دەستدانی سیەکانیەوە ئەویش کۆچی دوای کرد. ئەنی لە خێزانەکەی خۆما لە ماڵی خۆمانە خاوەنی 5 شەهیدە جگەلەوەی کە کوڕی کچی پورەکەم بڵێن خوشکەزای هاوسەرەکەم ئەوی شەهید بوو. ئەوە ئەگەڕێتەوە بۆ خۆیان، بەڵام من وەکو ناو ماڵەکەی خۆمان ناو خێزانەکەی خۆمان لە ماڵی خۆمانە باوکم و دایکم و لە خێزانەکەی خۆشمە خودی خێزانەکەی خۆم هاوسەرەکەم و دایکی و براکەی. دوای ئەو هەموو ساڵە داواکاری ئێوە چییە؟ برینی ئێوە بەچی ساڕێژەگە لەم کاتەیە؟ بەڕاستی من وەکو خۆم هیچ داواکارێکم نییە لەم حکوومەت، چکە شەرمە دوای 38 ساڵ کە سوکاری شەیدان داواکاری هەبێت. ئەبوایە لە سەرەتاوە کە گەڕاینەوە بۆ هەڵەبجە لە دوای ڕاپەڕینەکەەوە هەڵەبجە بکرایەتە شارێکی نمونەیی لە هەموو جیهانەوە خەڵک بادایەتە سەری سەرسانی بواە. هەموو ئەو مێژوانەی پێش کیمیاباران کۆ بکرایەتەوە لە جێگایەکە ئەرشیف بکرایە و ئەگەر نەیان کرد ئەویان نەکرد بریان هەڵەبجە ئاوادان نەکرایەتەوە هەر ئەو کاتە. بە چواردەوەدا سیاجێکیان کردایەوە وێرانەیە بمایەتەوە، بەڵام خەڵکەکەیان ببردایە لە ئۆردوگایەکی نزیک هەڵەبجەیان لەوێ خانویان بۆ خەڵک بکردایەتەوە خزمەتی خەڵکیان بکردایە و برینی خەڵکیان ساڕێژ کردایە. بەداخەوە نە ئەوە کرا و نە ئاوادانیەکەشی ئەو ئاوادانیەیە کە لە جێی پێویستا بێت، بە تایبەتی کە سوکاری شەیدان و بەرکەوتوانی کیمیاباران زۆر بێنازێ. بەداخەوە هیچ داواکارێکم نییە بە حکوومەت ئێرە، چکە شەرمە من لە دوای 38 ساڵ داواکاری لە حکوومەتکەم ئەوم بۆ بکە ئەوم بۆ بکە. ئەنا داواکاریەکان زۆرن و خەڵکیش زۆر لە نەهامەتیاژی. هەڵەبجە زۆر پەراوێز خراوە و زۆر بێناز و زۆر بێخزمەتیشە.